بینەران و بیسەران لە هەر کوێگەن سڵاوتان لێبێ خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە باسخواسی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین لە کاتی قەیرانەکاندا کتێب دەتوانێت چی بۆ ئێمە دەکا. لەبارەی گرنگی و کاریگەری و بایەخی کتێبەوە جاحس کە یەکێکە لە ڕێبەرانی بیری موعتەزیلە دەفەرمێت کتێب ئەو هاوڕێیە کە دەست ناخاتە نێو کاروباری تایبەتیتەوە، ئەو کەسەیە کە لە کاتی تنگانەدا جێت ناهێڵێت، ئەو هاوڕێیە کە هیچ کات لێی بێزار نابیت، دراوسەیەکە لە ڕۆشتن و سەرکەوتن خاوت ناکاتەوە، هاوڕێیەکە نایەوێت بۆ چوونێک یان ڕاستیەکی ڕیا ڕاستیەکەت لێ بشارێتەوە، بە شێوەیەکی سادە و ساکار و بێ فڕوفێڵ فێری زانیاریەکانی خۆی دەکا، چاوبەست و دووڕوویت لەگەڵ ناکە، هەتا وەکو زیاتر سەیری بکەی چێژی زیاتری لێ دەبینیت، ڕەفتارت پاک دەکاتەوە و زمانت پاراو دەکات، پەیڤەکانیشت دەوڵەمەند دەکا، شێوەزارت ڕەونەقدار دەکات و ئیتر لەکوێ دەتوانیت دڵخۆشکەرێکی تری وەک کتێب بدۆزیتەوە کە تا تۆ نەخەوی ئەو خەوی لە ناکەوێت. کتێب یەکێکە لەو بوارانەی یا یەکێکە لەو ئامرازانەی کە لە ژیانی ڕۆژانەی ئێمەدا ئامادەییەکی باشی هەیە و بە شێوەیە لە شێوەکان کاریگەری لەسەر شێوازی ئاخاوتنی ئێمە یا ئاداب و هەڵسوکەوتی ئێمە دروست کردووە. کتێب لە ئێستادا لە تەواوی وڵاتانی جیهان گرنگیەکی تایبەتی هەیە و شوێنی تایبەتی بۆ کتێب لە ماڵەکاندا یا لە شوێنە گشتەکاندا دانراوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر گرنگی و بایەخی کتێب لە ژیانی ڕۆژانەی ئێمەدا و لە هەرێمی کوردستانە بزانین کتێب چی بە ئێمە بەخشیوە، لە کاتی قەیرانەکاندا کتێب دەتوانێت چی بۆ ئێمە بکاو چی بە ئێمە ببەخشێ. وە قسەکردنی زیاتر لەسەر پرسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هەڵکەوت عەبدوڵڵا نووسەر و وەرگێڕم کردووە. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش و بۆم دەشفەتە. زۆر سپاس مامۆستا سەرکار با لەو پرسیارەوە دەست پێ بکەین کە پرسیارێکی وەکوڵێ بەربڵاوە یا پرسیارێکە هەموو کەس بەردەوام لە بەرنامەکانایی کا کتێب چییە و بەچی دەگوترێت کتێب، ئایا هەر شتێک کە لە نێو دوو توێی یام وەرەقەیەکە نووسراوێکدا پێگوترێت کتێب یام کتێب پێناسە و ناوەڕۆکی تایبەتی خۆی هەیە؟ خۆی لە ڕاستیدا بڵاوکراوەکان بە شێوەیەکی گشتی هەمە ڕەنگن. بۆ نمونە ڕۆژنامەمان هەیە، نامیلکەمان هەیە، کتێبمان هەیە، کتێبی قەبارەی گەورەکە ئەچێتە قاڵبی وەکو فەرهەنگ و ئەمانەمان هەیە، هەموو شتێک ئەتوانین بەگشتی ناوی بنین بڵاوکراوە. و کتێب بۆ خۆشی لە ناوەڕۆکدا هەمە ڕەنگە لە ڕووی ئەو ڕشتەی کەوا قسەی لەسەر دەکات. بۆ نمونە کتێبمان هەیە ئەدەبیە، کتێبمان هەیە فەلسەفیە، هەمانە ئابووریە، سیاسیە، کۆمەڵایەتیە، ئەدەبیات بەگشتی ڕۆمانە، شێعرە، چیرۆکە، کورتە چیرۆکە، هەموو ئەمانە لە دووتوێی بڵاوکراوەیەکە بڵاو دەبێتەوە. اینجا ئێمە لە ڕووی چاپەمەنی ئەگەر قسەی لەسەر بکەین ئەو کتێبانی کە بچووکن و ژمارەی لاپەڕەکانی چەند بڵێن ناگاتە 100 لاپەڕەیە دەشێ ناوی بنین نامیلکە یا کتێبێکی بچووک، ئەویتر ناوبنی کتێب و دوایەوە کتێبی گەورەواتە کتێب بریتیە لە چوارچێوەیەک کە شتێک لە خۆی دەگری، هەروەکو چۆن چوارچێوەی وێنەیەکمان هەیە وێنەیە لە خۆ دەگرێت، کتێب بۆ خۆشی چوارچێوەیە، بابەتێ لە خۆی دەگرێەوە دەیەوێت لە ڕێگەی ئەو بابەتەوە بکەوێتە گفتوگۆ لەگەڵ ئەو کەسەی کە بەرێک کەوتن دروست دەبێت لە نێوانیاندا. بەڵێ مامۆستا ئێمە هەمیشە گلەی ئەوە لە میدیا ئەکەین کە لێشابێ لە زنجیرە دراماکان کە نامۆن بە کەلتور و زمان و نیشتیمانی کوردی ئەیهێنن نێو کۆمەڵگەکەمانە. لە ئێستاشدا لێشابێکی زۆر لە وەرگێڕانە بینین، لە ڕۆمان، لە فەلسەفە، لە تەنانەت بوارەکانی تریش لێشابێکی زۆر، یان ئەتوانین بڵین لە سەدانەوەتی ئەو کتێبەی کە لە کتێبخانەکانی ئێمەدا هەیە وەرگێڕانن. ئەمە چ کاریگەریەکی لەسەر ڕەوشی ڕۆشنبیری ئێمە دروست کردووە بە باری ئیجابی و بە باری سلبیە؟ لە ڕاستی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژووی سەردەمی ئیسلامیش و دوای ئەوە بۆ مێژووی ئەوروپا لە سەردەمی پێش ڕێنسانسا تەماشا دەکەین وەرگێڕان بە خۆی کاریگەریەکی زۆر گەورەی هەبووە لەوەی کە بتوانێت جۆرێ لە گەشەکردنی کولتوری سیاسی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەکانە دروست بێ. واتە وەرگێڕان بۆ خۆی وەکو چەمکێک وەکو هەوڵدانێک خراب نییە. لە وڵاتی ئێمەدا بۆ وەرگێڕان زۆرە لەبەرەوەی بەرهەمهێنان کەمە. لە وڵاتێکدا کەوا لە هەندێک لە کایەکاندا هەتا ئێستا ئەو کەسانی کە تێیدا دەنووسن و قسەی تێدا دەکەن چەند کەسانێکی دیاریکراو بێ نەبوو بێتە دیاردەیەکی بەربڵاو لەو وڵاتانەدا تۆ ناچاری پەنا بە وەرگێڕان بەری. لێرەدا گرفت
لە زۆری وەرگێڕان نییە بەقەدەرەوەی گرفت لەسەر جۆر و کواڵەتی وەرگێڕانە با ئێمە بە سەدان ڕۆمان وەرگێڕین با ئێمە بە سەدان کتێبی فەلسەفی و فکری و کۆمەڵایەتی و سیاسی وەرگێڕین گرفتەکە لەوەدایە ئایا ئەو وەرگێڕانە کە ئێمە پێشکەشی خوێنەری کوردی دەکەین بەڕاستی وەرگێڕانێکی بە کواڵەتی باشە ئایا ئەو وەرگێڕانە توانیوێتی پەیامی نووسەرەکە بگەیەنێ و خیانەتی لە نووسەرەکە نەکردووە و خیانەتی لە هەمان کاتا لە خوێنەرەکە نەکردووە ئایا توانیوێتی بە پێی کایەکە خۆی ئەو زمانە بەکاربێنێ کە تەبایە لەگەڵ کایەکەیە بۆ نمونە ئایا ئەگەر ئێمە قسە لەسەر وەرگێڕانی فەلسەفی بکەین ئەتوانین بە تێرمە ئەدەبیەکان بە تێرمە کشت و کاڵیەکان بەو تێرمانی کە ناگونجێ بۆ بواری فەلسەفە ئێمە بێنین وەرگێڕان بکەین ئایا دەکرێت ئێمە بۆ بواری سیاسی بە زمانی شعر وەرگێڕان بکەین واتە با وەرگێڕان زۆر بێ بەڵام لە هەمان کاتدا ئێمە لە کوردستان پێویستیمان بە جۆرێ لە ڕقابەی یان چاودێری معریفی هەیە بۆ ئەوەی ئەو وەرگێڕانانی کە دەکرێ و ئێستا لە ناو بڵین کتێبخانەکانی کوردستانە هەیە هەم سەر لە شێوان دروست نەکا و هەم جۆرێ لە بەهەڵە تێگەیشتن دروست نەکا کە لە دەیان ساڵی داهاتووە ئێمە ناچار بین ئیشێکی زۆری لەسەر بکەین بۆ ئەوەی خوێنەرەکانمان پاک بکەینەوە بۆ نمونە ئەگەر تۆ بابەتێکە وەرگێڕا بڵین لەسەر فکری فۆکۆ وەربگرە نێچە وەربگرە مەسەرەن ئەفلاتون وەربگرە ئەگەر ئەم وەرگێڕانە وەکو خۆی بەو زمانەی کە بتوانێت گزارشت لە فکری ئەو کەسانە بکە ئەو کاتە بەهەڵە خوێنەرەکە تێئەگەیەنی ئەوە جگەلەوەی کەوا تۆ خیانەت لە نووسەرەکەش دەکەی کە بەهەڵە تێوگەیان ئەم خوێنەرە بۆ خۆی لەوانەیە جۆرێ لە توێژینەوەش بکە لەوانەیە خوێندکار بێ لەوانەیە لە کایەیەکی دیاریکراودا ئیشکە ئەمانە بە هەڵە ئەیگوێزێتەوە کە بە هەڵە ئەیگوێزێتەوە واتە وردە وردە تەشەنە دەکاوە ئەو هەڵەیە کاریگەری لەسەر کۆمەڵگەی ئێمە دەبێت بۆیە با ئێمە جەخت لەسەر وەرگێڕان بکەینەوە چونکە ئەمە وەرگێڕان دەوری دەبێت لە ڕێنسانسی کۆمەڵایەتی و سیاسی و فکری ئێمەدا ئەگەر بێت و شایستە و لە ئاستی خۆی دابێ و دوو وەرگێڕان ئەو شتەمان پێ ئەبەخشێ کە خۆمان نیمانە تۆ بۆ نمونە ئێستا وەرە سەر کەرەستە تەکنەلۆجیەکان ئێمە ناتوانین بۆ خۆمان سیارە دروستکەین ئەگەر نەتوانین دروستیکەین یا ناچاری نەبێت لە دەرەوە بیهێنین لەبەرەوە لە بواری وەرگێڕانیشا بە هەمان شێوەیە ئەگەر ئێمە فەیلسوفمان نەبێ یا ناچارین تۆ فەلسەفە بێ وەرگێڕی ئەگەر هات و تۆ کۆمەڵناسی شارەزاد نەبێ ناچاری وەریگەڕی بەواتایە واتە وەرگێڕانی ئەو بوارانە ئێمە پێویستمان پێ هەیە خاڵی سێهەم تاکید لەسەر کواڵەتی وەرگێڕانەکان بکەینەوە و ئێمە چاودێریەک یاخود سانسۆرێکی با بڵێن معریفیمان هەبێت لەلایەن دام و دەستگایەکی دیاریکراوە کە دیاری بکرێ نەک بۆ قەدەغەکردنی فکر و ئاڕاستە و تێڕوانین بەڵکو بۆ ئەوەی شتی هەڵە نەچێتە ناو خوێنەرەکانی ئێمە بەڵام ئەم ڕقابەیە لە ئێستایا بوونی نییە وەکۆڵێ بەلێ شاو بەبێ لێ پرسینەوە کۆمەڵێک کتێبە چنێتە نێو خەڵکەوە ئێمە ئەگەر ڕقابەمان هەبوایە بۆ نمونە وەکۆی جەنابە هێمات پێ کرد ئێمە لە تەلەڤیزیۆنەکانی ئێمەیە ڕۆژانە لە ڕێگەی هەر دراماکانەوە نە لە ڕێگای دراماوە لە ڕێگەی زمانی توندوتیژەوە لە ڕێگەی ڕیکلامی بێمستەوا و تێگەی نابەرپرسیارەوە هێرش دەکرێتە سەر منداڵ و گەنج و خەڵکی گەورەی ئێمە واتە ئەگەر ئێمە سانسۆرمان هەبووایە وایە سانسۆر لە ئێوە دەست پێ بکە بۆ چونکە شتی بینراو بەگشتی کاریگەری زۆرترە لەگەڵ شتی خوێنراو چکە خوێنراو توێژێک ڕووی تێدەکا هەموو کەس خوێنەر نییە لە کوردستانە بەڵام بینراو لە ڕێگەی ئەم هەموو درامایانەوە لە ڕێگەی من نمونەیەکە دەدەمێ لە وڵاتانی پێشکەوتوو تۆ قەدەغەیە ڕیکلام بە منداڵ بکەیت قەدەغەیە تۆبی ڕیکلام بە منداڵ بکەی و بۆ هەندێک کەرەسە کە بۆ تەندروستی منداڵ خراپە ئەگەر ئێمە سانسۆرمان هەبوایە ناوی تەلەڤیزیۆن نایەنم بۆی نەبێتە تەشهیر بەڵام سەیری ئەو کەناڵانە بکە یعنی منداڵ دێنێ ڕیکلامی پێیەکا بۆ شوکولاتەیەک بۆ چپسێک بۆ شتێکە ئەمانە هەمووی مەوادی سەرەتانین یعنی ئەگەر بێت و منداڵ زۆر لێیان بخواتەوە بۆیە لە کوردستانە نەک هەر سانسۆر نییە بەڵکو ئێمە جۆرێک لە پشێوی و جۆرێک لە بەرەڵایی و جۆرێک لە نەبوونی بە موئەسساتکردنمان هەیە لە بواری ڕووناکبیری بە هەموو کایەکانیەوە بۆیە ئەم وەزعە وای کردووە کە هەموو کەسێ دەزداتە وەرگێڕان تەنانەتی وایە زمانیش باش نازانێت هیوا هەیە تۆ بڕۆ بەڵام دام و دەستگا ئەهلەکان هەندێکیان نەک هەمویان ئیشی زۆر باشیان کردووە بەڵام هەندێکی تریشیان بەڕاستی ئەوەندەشتی مەترسیدار و بێمستەوایان وەرگێڕاوە کە کاریگەری خراپی بۆ سەر کۆمەڵگە دەبێت لە داهات بۆ سەر زمانەکەشمان کاریگەری هەم زمان یعنی زمان تێگەدا و هەم
کتێب بە بڕوای من هەمیشە دۆستی مرۆڤ نییە چونکە کتێب جۆری هەیە ینی هەندێک کتێب هەیە دۆستی مرۆڤ نییە دژمنی مرۆڤە بۆ نمونە ئەو کتێبەی تووشی دەمارگیری ئایدۆلۆژیت دەکات ئەمە دژمنی مرۆڤە ئەو کتێبەی کەوا وات لێ دەکات تۆ توندوتیژبی بەرامبەر بە چوار دەورەکەی خۆت و خۆت ئەمە خراپە ئەوەی کەوا فێری ئەوە دەکات کەوا ببیتە کەسێکی بڕوامەندی تاگلەیەند و تیرۆریست ئەمە مەترسیدارە واتە ئێمە چۆن بتوانین وەزارەتی ڕۆشنبیری ئەرکی چییە یعنی خۆ یەکێ لە پرسیارەکانەوەی بە ئاڕاستی وەزیری ڕۆشنبیریکەین ئیشی وەزیری ڕۆشنبیری لە وڵاتی ئێمەیە چییە ئەوەیە کە بتوانێت چوارچێوەیەک بۆ بواری ڕۆشنبیری ئێمە دابنیە خۆ بریتی نییە لە فێستیڤالکردن لەسەر نالی و لەسەر مەحوی و لەسەر جگەر خوێن و لەسەر سینەما و لەسەر شانۆ و ینی بریتیە لەوەی کە استراتیجێک بۆ بواری ڕۆشنبیری ئەم وڵاتی ئێمە دابنێن بەڵام من لێت ناشارمەوە حکومڕانی ئێمە لە کوردستانە خەڵکی خوێنەوار و وشیار و ڕەخنەگری ناوێ خەڵکی گەمژە و خەڵکی عوامی دەوێ بۆیە بایەخێکی ئەوتۆ بە بواری ڕۆشنبیری نادرێ هەر نمونەیەکی بەسیتە دەدەمێت لە بوارێکی تریشدا باسم کردووە بزانە کاتێ سەرۆکی حکوومەت دادەنیشێ وەزیری ڕۆشنبیری لەکوێی ئەو دانیشتنایە و بزانە وەزیری ناوخۆ لەکوێ دانیشتووە تێگەی ئەو کاتە بۆ دەرەکەوێت کە عەقڵێتی حکومڕانی لای ئێمە بە چه ئاڕاستەیە بیرەکاتەوە بۆ چونکە لە وڵاتانی دیکە وەزیری ڕۆشنبیری لە شوێنێکی دیاری کراوایە بەڵام لە لای ئێمە لە پەراوێزی دانیشتنەکانە تێگەی دانیشتووە بەڵام وەزیری داراییە یا وەزیری بۆ نمونە ناوخۆیە یا پێشمەرگەی ئەمانە نزیکن بۆ چونکە ئەمە لە کوردستانە ینی منطقی دەسەڵات ئیش دەخوات دەسەڵات خوازی زاڵە بەسەر کایەکان ئێمەدا ڕاستە مامۆستا لە ئێستاە پەیوەندی نێوان خوێنەر و کتێب لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە ئایا ئەو شەوق و ڕەوقەی یان بۆ نەڕەونەقەی کە هەیە یان باز لەوە دەکرێت کە خوێنەرێکی زۆرمان هەیە و کتێبێکی زۆر چابەکرێ ئەم پەیوەندیەکی دروستە و بەڕاست هەموو ئەو کەسانی کە کتێب بکڕن خوێنەری ڕاستەقی نەشن لە ڕاستی ئێمە یەکەم بۆ خوێنەر لە کوردستانە تا ئێستا کولتوری خوێندنەوەمان دروست نەبووە لەبەرەوە خوێنەریش نەبووتە دیاردە خوێنەر هەتا ئێستا توێژێکی گرتوتەوە و ئەم توێژەیە دەخوێنێتەوە لە تەمەنی جیاوازیشدا بۆیە لە کوردستان لە لای ئێمە نابێگلەی لە خوێنەر بکەین چونکە ئەگەر کولتوری خوێندنەوەمان هەبوایە مەبەستم لە قوتابخانەکان خەڵک لە منداڵیەوە فێری خوێندنەوە بکرێت ئەو کاتە خوێندنەوە دەبوو بە کولتور ئەو کاتە خەڵک ئەگەر قەیرانی داراییشی هەبوایە کولتورەکە دروست بووایە ئەچوو لە کتێبخانەکان کتێبی وەردەگرت بە بێەوەی پارەی پێ بدە واتە ئەوەی ئاستەنگە یەکەمین شت کە قسەی لەسەرکەین کولتوری خوێندنەوەی لە لای ئێمە کولتوری خوێندنەوە تا ئێستا جێگیر نەبووە خاڵی دووهەم ڕاستە شت چاپ دەبێ بەڵام بەر لەم قەیرانەش لەم قەیرانە داراییە ژمارەی ئەو کتێبانی کە دەفرۆشران بەرامبەر بە ژمارەی ئەو کتێبانی بەرهەم دەهێنران هەر دڵخۆشکەر نەبووە بۆ نمونە تۆ کتێبێک لە لای ئێمە ئەگەر بێت و 2000 لێ چاپ بکەیت کتێبی هەندێک کەسی وەکو بەڕێز کاک بەختیار عەلی و هەندێک کەسی تر لەوانی 5000 لێ چاپ کرابێ با ڕقەمەکەی ئەو وەربگرین 6000 7000 10000 لە کوردستانە ئێمە ئەگەر 5 ملیۆن هاوڵاتی بین حدودی لانی کەم باوەرە بگرین ئێمە ملیۆنێک کەسمان هەیە کە ئەتوانێ بخوێنێتەوە با زۆریشی نەکەین نەڵێن نیوە ئایا 10000 کتێب بۆ ملیۆنێک کەس گونجاوە ینی گونجاونی ینی ژمارەی دانیشتوان بەرامبەر بەوە زۆر دەکەوێت ینی ئەمە یەکێکە لە بوارەکان واتە ئێمە بەر لە قەیرانەکەش لەبەر نەبوونی کولتوری خوێندنەوەمان کەم بۆ ینی خوێندنەوە بەشێ بۆ لە کەمالیات ینی بەشێ نەبووە لە شتە جددیە پێداویستەکانی مرۆڤ ئەگەر چی خوێندنەوە خۆراکی مێشکە خۆراکی ڕۆحە تێگەی وواد لێ دەکاتکەوە تۆ بتوانێت جگە لە خۆراکی جەستە بە دیدگایەکی فراوانی معریفە و ئەمانەیە بکریتەوە بەڵام ئەو دەرفەتە نەبووە لەوەی کە قەیران دەستی پێکرد کێشەکەی قوڵتر کردەوە من ینی لێت ناشارمەوە ئەگەر جاران باشترین کتێب 10000 بڵین لێ چابوو بێ وەکوتم ئێستا ئەو باشترین کتێبە 1000 لێ چا ببێ باشەواتە ڕقەمەکە 1000 بەرامبەر بە ملیۆنەکە ناکەی ئەم خوێنەری ئەم 1000 پەرتوکە لە خوێنەر ڕاستەقینەکان ئەوانەی کە هیچ قەیران و نەهامەتیە کاریان لێ ناکالەوەی کە بەدەم کتێبەوە بچن نەبێگومان دەشێت ئەمە قسەکەی جەنابە ڕاست بێ ینی ئەوەی کە ماوەتەوە ئەو 1000 دەکڕێ ئەو کەسانن کەوا قەیرانی داراییش تا ئێستا کاری تێ نەکردوون بەڵام بۆ خۆشی دڵخۆشکەر نییە
لەبەرەوەی هەزار ناتوانێت لە ناو کۆمەلگایە گۆڕانکاری کۆمەڵایەتی دروستکە، ناتوانێت گۆڕانکاری معرفی دروستکە. یعنی هەزار کتێب ئەگەر ئەو هەزار کتێبە سەتیشی بچێ بۆ دیاری لە مؤسساتە ئەوە لایەنێکی تر ئەوەی تۆ باست کرد ئایا هەموو کەسێک کە کتێبە کڕێ خوێنەرە نەخێر ئێمە دوو جۆر خوێنەرمان هەیە توانین بڵێن چەند جۆرێکیشە بەڵام دوو جۆری سەرەکی خوێنەرێکمان هەیە کە کتێب دەکڕێ بەڕاستی دەیخوێنێتەوە کەسانێکیشمان هەیە کتێب دەکڕن کە بۆ دیکۆر لە ماڵا دایانێن یعنی واتە من زۆر کەس دەناسم کە بە مەکتەبەیان کڕیوە یعنی خەڵکە بوو ماوەیە لەوە پێشەگە بیری بێ 2-3 ساڵ لەمەوە پێش دامەزراوی تایبەتی هەبوو هات پێوتی کاکە من 200 کتێبە بۆ دێنم بە مانگانە بیدەرەوە یا تەخفیزە بۆکەم ینی داوەتشکانێ بۆکەم بە نرخێکی دیاری کراوە تەماشاکەین خەڵکانێکی زۆر ئەچیتە ناو ماڵەکەی کتێبێکی لەوانەیە دەوری 2000 کتێبی هەبێ ئەچیتە ماڵێکی تر لەوانەیە 10 کتێبی هەبێ تەماشا دەکەی ئەمەی 10 کتێبەکەی هەیە خوێنەرێکی باشترە لەوەی کە ئەو ژمارە زۆرە کتێبەی هەیە بۆ ئەمە وەکو دوی کۆر بۆی پیشانی ئەو کەسانی بدا هاوڕێیەتی دۆستێتی کەسانێکی ترە چۆن پێگەیکی سیاسی هەیە پێگەیکی کۆمەڵایەتی و ئابووری هەیە حەزەکان نیشانیشی بدا کە ئەو ڕووناکبیرە کە ئەو خوێنەرە بەڵام بە زۆرە سێری کتێبەکانی کە هەر دەری بێنە لە کتێبخانەکە و بیکەرەوە تەماشاکەی دەقی نشکاوە واتە شەر نییە هەموو کەسێک کە کتێب ئەکڕێ خوێنەر بێ ئەوە دەکەوێتە سەرەوەی مەبەستی ئەو کەسەی کە کڕیاری کتێبەکەیە چییە؟ مەبەستی بەڕاستی خوێندنەوەیە یا مەبەستی ڕازاندنەوەیە مامۆستا جەنابەت فەرموون کە هیوامان هەیە لە پێگەی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریا ئەتوانێت بۆونە سام و هەیبەتێ بەخۆی بدە بەڵام خۆ کتێبەکە لە ماڵەوەدایانێ ناتوانێت ڕۆشنبیری و معریفە بە مرۆڤە بەخشێ بەبێ ئەوەی کە بگەڕێتەوە و خۆی لە بەردەم کتێبات تەواضع و خۆ بە کەمزانیەک بنوێنێ لە ینی بی خوێنێتەوە وەکو چۆن کابراڵێ هەر کەسێ سەر بۆ کتێب شۆڕ بکە کتێب سەری بەرزەکاتەوە کەواتە کتێب چی بە ئێمە ئەبەخشێ خوێنەرێک کە کتێبە خوێنێتەوە چی پێ ئەبەخشێەوە پێویستە چ شتێک لەم خوێنەرا بچێنێ و دروست بکە کتێب یەکێ لە ئیشەکانی ئەوەیە کەوا پرسیار لە لای خوێنەر دروستکە واتە ئێمە کاتێ دەخوێنینەوە کۆمەڵی پرسیارمان لا دروست بێت هەمیشە بە دوای وەڵامەکانە نەگەڕین بەڵکو گرنگ ئەوەی لە لامان پرسیار دروست بێت چکە پرسیار دروستکردن ئاسۆی بیرکردنەوەت فراوانتر دەکات وا لێ دەکات بۆ خۆشت یەکەم ئەو پرسیارە لا دروستەکە لە ئەنجامی ئەوە بۆ خۆشە پرسیاری دیکە بەرهەم دێنیت اینجا لەنا ئەو کتێبانەدا وەڵامی بەشێک لە پرسیارەکانت وەردەگری وەڵامی هەندێک شتیان وەرناگری ناچاری مەسەن لە کتێبێکی دیاریکراو کە پرسیارێ لا دروستەکە پەنا بۆ کتێبی دیکە بەری بۆی وەڵامی ئەو پرسیارانی تر کە لە لای خۆت دروست دەبێ یاخود ئەو کتێبە لە لای تۆ دروستەکە بۆی بخوێنیتەوە هانی خوێندنەوەی زیاتر دەدا اینجا پرسیار و وەڵام لەگەڵەوەژە کتێب ئاسۆی تێڕوانین فراوان دەکات ینی واد لێ دەکا وەکو تەشبیه نەبێ وەکو ئەسپی عەرەبانە سەیری دنیا نەکەی ینی وا بزانی یەک ئاڕاستەیە بەڵکو وا دەکەی فرەڕەهەندانە سەیری دنیا بکەی ینی ڕێژەیانە سەیری هەندێک لە حەقیقەتەکان بکەی مطلق گەرا نەبی ئەمە کتێب پێدی دەبەخشێ کتێب وا لێ دەکات کراوەبی بەرامبەر بە بەرامبەرەکەت ئەگەر بێت و بۆ خۆی ئەو سەرچاوانی تۆی خوێنیتەوە ئەو سەرچاوانە بێت کە کرانەوە دروستکە چکە وەکو وتم کتێبی تر هەیە کرانەوە دروست ناکە کتێب بۆ خۆی وات لێ دەکات ڕەخنەگرانە سەیری هەموو شتێ بکەیت ینی هەموو شتێ وەکو بەڵگەنەوی زۆر نەگری لە کۆمەڵگەی ئێمەدا یەکێک لە کێشەکانەوەیە کە ئێمە هۆشمەندی ڕەخنەگرانەمان نییە شتێکمان هەیە لە تەلەڤیزیۆنەکانە ڕۆژانە چاودێری سیاسی و چاودێری ڕۆشنبیری و هەموو ئەمانە دێن قسەی لەسەرەکەن بەڵام ڕەخنەگرتن لەگەڵ تەشهیرکردن لەگەڵ جنێودان و لەگەڵ ئەمانەیە یەک ناگرێتەوە ڕەخنەگرتنەوەیە کەوا تۆ ڕەخنە لەمە دەگری لە شوێنی ئەمە ئەتەوێ شتێ دابنێ ینی واتە هەڵوێستێک تێڕوانینێک کردارێکی بەدڵ نییە ئەم کتێب ئەتوانێت عقلی ڕەخنەگرانت لا دروستکە کتێب ئەتوانێت واد لێ بکات دیالکتیکانە بیرکەیتەوە مەبەستم لێرەدا لە دیالکتیکە مەلایەنانەیە واتە واد لێ دەکات لە یەک ڕووەوە سەیری شت نەکەی چونکە بۆ نمونە کاتێک تۆ پەرداخێک نیوەی پڕە و نیوەی ئاوی تێدایە ئەمە واد لێ دەکات چ نیوەیەگە بینی ینی واد لێ دەکات کە تۆ هەمەلایەن بیرکەیتەوە توانی لە ساتە وەختێکە نیوە بەتاڵەکە ببینی لە ساتە وەختێکی ترا پڕەکە ببینی بۆیە کتێب ئەتوانین بڵێن فەرهەنگێکە حتا ئەگەر بچووکیش بێ بەکایەکەی خۆی ئەتوانێت ئەو خۆراکەت پێ بدا کە لەشی مرۆڤ چۆن هەموو بوار و هەموو خۆراکەکانی پێویستە ڤیتامینی پێویستە کانزاکانی پێویستە کتێبیش ئەو پێداویستیانە بۆ مرۆڤ پڕ دەکاتەوە زۆر باشە مامۆستاگەر بچیتە ناوەندێکی چاپکردنەوە یا ناوەندێکی خوێندنەوە گە 100 خوێنەری لێبێ بڵێ ئێوە بۆ چییە خوێندنەوە
ئەوە چێ نەزانن بڵێن یەکێڵێ یا بۆ کات بەسەربردن یەکێڵێ بۆ زانیاری فێربوون هەر یەکۆ شتێک دەڵێ ئامانجی سەرەکی خوێندنەوە چییە؟ مرۆڤ کە ئەخوێنێتەوە ئامانجە سەرەکیەکەی چییە و بۆچی ئەخوێنێتەوە؟ هەر کەسێک کە ڕوو دەکاتە کتێب بێگومان بۆ خۆی وەکو کەس ئامانجی هەیە. بۆ نمونە مەسەرەن کەسێ ڕوو ئەکار دەچێتە کتێبخانە لەناو کتێبخانەکە ڕۆمانێک هەڵەبژێرێ بۆ ئەو ڕۆمانە هەڵەبژێرێ بۆ کتێبێکی تر هەڵنابژێرێ واتە کەسانی ئێمە جاری وایە لە ڕووی لەباری دەرونیەوە ماندوون لەوانەیە پێویستیان بە جۆرێک لە مرتاحکردنی دەرونی هەبێ بۆیە ڕوو ئەکاتە ئەو کتێبێک کە ئاسوودەیی دەرونی پێبەخشێ هەندێک تری کەسی تر خولیای معریفە و زانست و فەلسەفەن لەبەرەوە ئەو کاتە بە دوای ئەو سەرچاوەیە دەگەڕێکە ئەمەی پێدەبەخشێ واتە هەر کەسێ لە ئێمە خولیایەکی هەیە بۆ خوێندنەوە و هەر کەسێ لە ئێمە ئەو کتێبە هەڵدەبژێرێ کە نزیکە لێوەی بەڵام خوێنەر ئەگەر بێوێ هەمەلایەن بێ وەکو ئەو تێڕوانینەی من باسم کرد و ئەو شتانەی دەستکەوێ لە خوێندنەوە پێویستە یەک ئاڕاستە نەگرێ یعنی وەکو یەک شەقامی یەک ئاڕاستە ڕێ نەگرێتە بەر بەڵکو لە هەموو کایەکانە بتوانێت بخوێنێتەوە بۆ نمونە تەنیا ڕۆمان نەخوێنێتەوە لەبەرەوەی ئاسوودەیی پێدا چکە دەشێت دەروونناسیش بخوێنێتەوە ئەو ئاسوودەیی پێ بدا لەوانەیە کۆمەڵناسی بخوێنێتەوە هەندێک لە گرفتەکانی بۆ چارەسەرکە کە هۆکاری ئەو ئارامێ دەرونی ئەوە لەوانەیە سیاست بخوێنێتەوە تێبگا ئەمە قەیرانە وای لێ کردووە لەژێر ئەم فشارە دەرونیا بێ بۆیە خوێندنەوەی هەموو لایەنەکانی با بڵێن زانست و معرفە و ئەدەبیات پێویستە بۆ هەر کەسێ بۆ ئەوەی بتوانێت خوێنەرێکی باش بێ مامۆستا شێوازی دروستی خوێندنەوە کامەیە مرۆڤێک لە چ کاتێکی ڕۆژدا لە چ کاتێکی شەوا دەست بکە بخوێندنەوە چەند بخوێنێتەوە و چۆن چۆنی بخوێنێتەوە چۆن وەکوڵێ وا بکات دوایی خوێندنەوەکەش بەرهەمێکیە بێ لە ئێستا باز لەوەکرێت کە خێرا خوێندنەوە و بەپە لە خوێندنەوە ئەمانە تا چەند کاریگەریان ئەمە شتێکی باشە و مرۆڤ لە شەو ڕۆژێکدا بە نزیکەی چەند سەعات بخوێنێتەوە بۆی بێتە خوێنەرێکی باش خۆی خوێندنەوە بۆ خۆی هەم هونەرە و هەم زانستی شەو و هەم جۆرە لە ڕێسای تایبەتی خۆی هەیە خەڵکانێکە ئێستا لەم سەردەمەیە سەردەمی تەکنەلۆژیایی با بڵێن زانیاریەوە دروست بووە بە حکومی کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان فێریشتی کورد بوون و ئەمە جۆرە لە ڕواڵەتکاری لە بواری خوێندنەوەیە دروست کردووە من بۆ خۆم لەگەڵەوە نیم لەبەرەوەی خوێندنەوەی تۆڕی کۆمەڵایەتی ئاسا ناتوانێت معریفە لە لای تۆ دروستکە ئەتوانێت هەندێک زانیاریت پێ ببەخشێ بەڵام ئەم زانیاریانە لە دواییدا کەڵەکە دروست کەڵەکە بوون دروست ناکە و ناتوانێت گۆڕانێکی چۆنایەتی بێنێتە ئاراوە بۆیە ئەو کەسی کە دەخوێنێتەوە یەکەمین ئەبێ ئەو کاتە بخوێنێتەوە کە مێشکی ئامادەیە بۆ خوێندنەوە تۆ ناتوانانی مەسەن کارێکی فیزیکی زۆر سەختێک کردووە بێ بخوێنیتەوە سوودمەند بی لە خوێندنەوە کە مەگەر بێ شعر بخوێنیتەوە مەگەر بێ کورتە چیرۆکێ بخوێنیتەوە کاتێک هەڵبژێری کەوا تۆ ئامادەی بۆ خوێندنەوە کاتی دووەمەوەیە کە تۆ کتێبێک گەگری بەدەستەوە هەوڵ بدەی بزانانی ئەو کتێبە بۆ خۆی چییە یعنی سەرەتا چاوخشانێکی خێراوەکە چۆن تۆچی بۆ بازارەتەوێت کراسێ بکڕی یا پانتۆڵ بکڕی چاوەکی ڕی بەسەر هەموو ئەو پانتۆڵ و کراسانی کە هەیە لەوانەیە یەکدوانێکشی تاقیکەیتەوە اینجا دوایی بڕیارە دەیکەوە یعنی هەوڵ بدەی بزانی ئەو کتێبە لەوەنی لە ناواخنەکەی چییە چاوێکی خێرا بخوێنیتەوە پێشێکەکەی بخوێنیتەوە پشتی کتێبەکە ئەگەر نووسرابێ لەسەری بخوێنیتەوە بۆ ئەوەی دیدگایەکە بێ یەکەمین خوێندنەوەت با بریتی بێت لە خوێندنەوەیەکی ئەوەی پێدەوترێ سکانکردن یانێکە بە زاراوەیەکی زانستی بەکاربێنین چۆن مەسەن شتێ سکانەکەی وەکو کۆپی لەم سەرەوەچی بۆ ئەو سەر مەرج نییە یەکەم جارتیا قوڵ بیتەوە بەڵام ئەی خوێنیتەوە بەس ئەگە بتێ ئەو کتێبە سوودمەند بێت جاری دووهەم ئەبێ یا دەفتەرێکت ینی بەدەستەوە بێ دەفتەرێکی بچوو کتێبینی خۆت بنووسی لەسەری پرسیارت هەیە ڕوونکردنەوەت حەز پێەیە هەندێ وەڵام ئەبێ بە دوایە بگەڕێی یا هەیە لە تەنیشت کتێبەکە بۆ خۆی تێبینی لە تەنیشت ناو کتێبەکە بۆ خۆی دەنووسێ یەکێک هەوڵ بدا ئەم تێبینیش بخوێنێتەوە دوای ئەوە ئەمەی کە من دێڵم لە ئەزمموی خۆمەوە دێڵێم دوایەوە دەشێ ئەو کتێبەکە خوێنتەوە تەواو بوو بەجێ بێڵی بۆ ماوەیەک یانیوەنی کتێبێکی تر دەخوێنیتەوە بەس کارێکی باشە ئەگەر پاش ماوەیەکی دیکە بۆی بگەڕێیتەوە لەگەڵ ئەو تێبینیانی کە نووسی وتە بزانی تا چ ڕادەیەک توانی وتە سوودێ لەو کتێبە وەرگری ئەمە ئەو کتێبانەیە کە پێویستی بە هەڵوەستەکردنی قوڵتر هەیە لەوانەیە مەسەڵەن ڕۆمانێک ئەو میکانزمەی پێویست نەبێ یاخود شعر یا کورتە چیرۆکێ پێویستی بەوە نەبێ خوێندنەوە پێویستی بەوە خوێندنەوە ناشێ وەکو حەبی خەو بەکار بێ بەکار دێ
سەرێکی ژەڵەیە کتێبەکان بۆی لە خەومان ڕاستڵەکیان وەکڵێ ئاگامان بێن خەومان لێ بخەن مەسەرەن تۆ هیوا هەیە ئەڵێ من کە شەو پاڵەکەوم خەوم لێ ناکەوێت پێویستم بەوە هەیە لە بریەوەی بیرکەمەوە و مەڕ و هەور بژمێرم و ئەمانە تا خەوم لێ دەکەوێت من کتێبێگرم بەدەستمەوە چەند لاپەڕەیە خوێن و خەوم لێکەوێت ئەو خوێندنەوەی هیچ سوودێکی نییە ئەمە بریتیە لەوەی کەوا تۆ ینی وەکو حەبی خەو وایە خەوت لێ دەخا بەڵام هیچ کاریگەریکی ئەو توی لەسەر تۆ نابێت بۆیە پێم خۆشە گەنجان چەندین کتێبیش دەرچووە لەم بوارەدا چۆن دەخوێنیتەوە ینی فێری ئەوە بن چۆن دەخوێننەوە چکە هەمومان لە تەمەنێ لە تەمەنەکاندا پێویستیمان بە خەڵکی لە خۆمان بە ئەزمونتر هەبووە بڵێن چ خوێندنەوەیە باشە بە چ شێوازێ بخوێنمەوە چ کتێبێ بخوێنمەوە من بۆ خۆم دەربارەی ئەم پرسیارەی کۆتایی ئامۆژگاری هەموو گەنجان و خوێنەرە دەکەم هەموو شتێ بخوێننەوە بەڵام بە چاوێکی ڕەخنەگرانە بیخوێننەوە و وەکو فلیمەکان تەقەموسی تێدا نەکەن یعنی تۆ نەبیتە بەشێ لە پاڵەوانەکە چکە جاری وایە ئەو تەقەموسکردنە لەگەڵ ناوەڕۆکی کتێبە هەم کۆمەڵشتت لە دەست دەدا و هەم لەوانێت تووشی هەڵەی گەورت کا لە ژیانی تایبەتیە بەڵێ مامۆستاڵکەوت ڕێژەیەکمان هەیە بڵین خوێنەرێ لە شەو ڕۆژێکدا پێویستە 5 سەعات یا 100 لاپەڕیا لە ساڵێکدا ئەوەندە کتێب بخوێنێتەوە اینجا پێ دەگوترێ خوێنەر و خوێنەرێکی باش و ئاسایی پێویستە لە ساڵێکدا لە مانگێکدا لە شەو ڕۆژێکدا چەند بخوێنێتەوە خۆی ئەم پێوانەیە لە ئاستی جیهانیشدا کە قسەی لەسەر دەکرێت بۆ نمونە ئایا لە ساڵێک ئاگە 365 ڕۆژ بێ تۆ ڕۆژی چەند لاپەڕە دەخوێنیتەوە بە ساڵەکە ئەکاتە چەند کتێب بە بڕای من کۆمەڵە خەڵکی دروست بوون وا دەزانن ئەگە بڵێ من لەم ساڵەدا بۆ نمونە 30 کتێبم خوێندۆتەوە ینی بە جۆرە لە دەستکەوتێکی گەورەیدا بنێ دەستکەوتی گەورە با ئێمە خوێندنەوە بکەین بە کولتور ئەگەر توانیمان لە ڕۆژێکا 2 لاپەڕەش بخوێنینەوە یا توانیمان 10 لاپەڕەش بخوێنینەوە ئەم شتە جێبەجێ بکەین بەڵام خوێندنەوەی بێت کە سوودمەند بێ خوێندنەوەی بێت کە بتانی تۆشتی لێوە هەڵێنجی نەک خوێندنەوەی بێت تەنیا کتێبێت تەواوەکەی بەڵام لەو سەرەوەگەدا بنیشی گفتوگۆ لەگەڵێکێکا بکەی سەبارەت بە کتێبەکە تەنانەت 4 ڕستەی سوودمەندی ئەو کتێبە دووەبیر نێتەوە بۆی تۆ بتانی هەم گفتوگۆی پێ بکەی و هەم بتانی سوودیشی لێوەرگری بۆ ژیانی خۆت بۆیە من لەگەڵ زیادە ڕەوەیان نیم لە خوێندنەوە و ئەبێ خوێندنەوە بۆ پاڵەوان بازیش بەکارنێنرێ لە ناو لە سەردەمی گەنجێتی ئەمە هەموو بەسەرمان هاتووە ئێمە کە گەنج بووین لە ناو برادەرەکانی خۆمانە ئەچین کتێبەکڕین وەڵای من ئەم شەو ئەم هینم تاو کرد ئەتوانی بە شەوێدا بنیشی ڕۆمانێکی 150 لاپەڕەیی 200 لاپەڕەیی تا بەیانی تاوکەی بەڵام گرنگەوەی تۆ چەند چێژ لە ڕۆمانەکە وەرگرتووە چەند سوودە لێ وەرگرتووە خۆ ئەگەر بێت و بچینە کایەکانی تری معریفە لەوانەیە تۆ نەتوانی نێشە مەسەڕەن لە شەوێکا لە چەند لاپەڕەیە زیاتر بخوێنیتەوە و تێی بگەی واتە ئەکەوێتە سەر کایەی بوارەکە بەڵام وەکو وتم با ئێمە خوێندنەوە بکەین بە کولتور ڕۆژانە ئەگەر چەند لاپەڕەیەکیش بێ با بە 2 لاپەڕە دەست پێ بکەین بخوێنینەوە وای لێبێ ئێمە لە ساڵێکا توانی بێتمان مەسەن لانی کەم 10 بۆ 12 کتێبێ بخوێنینەوە چۆن خوێندنەوە ئەکرێ بە کەلتور ینی ئەو میکانیزم و هەنگاوانە چینکە مرۆڤێک ئەگە 2 لاپەڕەش بخوێنێتەوە کە بە کەلتوری کراواتە خوێنەرە بەڵام ئەگە جاری وایە 10 کتێبیش بخوێنێتەوە لە مانگێکدا لە ساڵێکدا هەر ئەگە بە کەلتور نەکرابێ وە کۆڵێ بە خوێنەر داناندرێ خۆی بە کولتورکردنی خوێندنەوە لە ئەرکی سەرشانی حکوومەتە و بە پلەی یەکەم لە ماڵ و لە قوتابخانەکانەوە دەست پێەکە یەکەم دایک و باوکەکانن کاتێ منداڵێکیان دەبێ ئەوانن منداڵەکەیان فێری خوێندنەوە دەکەن ئەوانن لە سەرەتاوە نیشانی ئەدەن دایک و باوک دەخوێنێتەوە بۆی منداڵ چاوی لێ بکە قۆناغی دووهەم کە دەچێت لە باخچەی ساوایان وردە دادەکانی ئەتوانن فێری بکەن کە چوە قوتابخانە ئەمە قوتابخانەی سەرەتایی ئینجا ناوەندی تا ئەگاتە دواناوەندیش ئەمە بە تایبەتی سەرەتایی بنەڕەتیەکان ئەمە بناغەیە یعنی تۆ ئەبێ لەو قۆناغەدا لەلایەن حکوومەتەوە منهەجێکە بێ کە هەموو قوتابخانەیە کتێبخانەی تێدا بێ و قوتابیەکان لە هەفتەیەکە یا 2 هەفتە جارێ وانەی خوێندنەوەیان هەبێ و بچن کتێب وەربگرن لە کتێبخانەکەی قوتابخانەکە بیخوێندنەوە لە ماڵەوە دوایی بۆ هاوڕێکانی خۆیانی باس بکەن لێرەوە کولتور دەست پێەکە تۆ لەبەرەوەی لە وڵاتانی پێشکەوتو تۆ ئەگە سەفەرێک کردبێ بە وڵاتێکی پێشکەوتو تەماشا دەکەی خەڵک لە ناو شەمەنەفەرایە ئەگەر سەر هەڵبڕیت لەوانەیە لە مەجموعی ئەو فارغۆنی کە تۆ دیار دانیشتووە ئەگەر 30 کەس دانیشت بێ تەماشاکەی نزیکەی 25 کەسی خوێنێتەوە واتە لەوێ لەبەرەوەی خوێندنەوە بۆتە بەشێ لە پێداویستەکانی ژیان بەس لە لای ئێمە نەپاسەکانمان هی ئەوەن خەڵکتیانە بخوێنێتەوە
لە ئۆتۆمبیل ئەتوانی بخوێنیتەوە توای دابنێ من لێرەوە چم بۆ هەولێر ئەگەر لە ئەوروپا بێ سواری پاسێ ببم لەبەر ئەو کەسە بە ئوسوڵی لێدەخوڕێ ئەوەندە تاسە و خێرا و پێچی هەڵە ناکە ئەوە نیە بێزارت کا و کتێبەکە بەدەستەوە بجوڵێنێ کە تااقەتی خوێندنەوە نەبێ ئەمەش بۆ خۆی یارمەتی دەرە بۆیە کولتوری خوێندنەوە لە خێزانەوە لە قوتابخانەوە دەست پێیەکە اینجا دوای ئەوە ئەبێتە بەشێ لە مرۆڤ خۆی یعنی ئەبێتە عادەتێک ئەگە خوێندنەوە ببێ بە عادەت ئەو کاتە بێتە کولتور بەڵام عادەت نەک عادەتێکی ناوشیارانە بەڵکو عادەتێکی وشیارانە کەوا تۆ ئەتوانی لە ڕۆژانەدا جێبەجێ بکەیت. زۆر باش مامۆستا بەشێک لە گەلانی دنیا ئەو گەلانەی کە تووشی چەرمەسەری و نەهامەتی و ئازار بوونەتەوە لە ڕێی کتێبەوە توانیویانە ئازارەکانی خۆیان بنووسنەوە. ڕۆمانێکی هێشتا لاپەڕی وەکو مردوو خۆرەکان یان بۆونە چارەنووسی ئادەمیزاد کە ئەوڕەحمانی حاجی معروف کردوێتی بە کوردی چەرمەسەری و خەباتکاری و گیانفیدایی گەلی ڕووسیمان پیشاندا بەتابەت ڕووسەکان زۆر توانیویان ئەم مەینەت و ئازار و چەرمەسەری خۆیان بە گەلانی دنیا بناسێن. ئێمە وەکو میلەتی کورد هیچمان کەم نییە لە ڕووسەکان لەوەی کە ئەوەندەی بەسەرمانە هاتووە لە کیمیاباران ئەنفال وە جینۆسایدی تر بچۆن ئێمە بتوانین لە ڕێی کتێبەوە ئازار و مەینەتەکانی خۆمان بنووسین و هەم بۆ نەوەکانی خۆمان هەم بۆ گەلانی دنیا. لە ماوەی ئەم چەند ساڵی دواییدا توانین بڵین جۆرە لە نووسینەوەی بیرەوەریەکان لە کوردستان دەستی پێکردی کەسایەتیەکان ئەمە بۆ خۆی گرنگە یەکەم لەبەرەوەی بەشێ لە مێژووی ئێمە بە بەڵگەنامە ئەکا یعنی تەوسیقی دەکا و واش دەکا بەشێ لەو وێنانەی کە گەنجی ئێمە نەوەکانی ئێمە نەیان بینیوە لەسەر زاری کەسە جۆر بە جۆرەکان بیان خوێنێتەوە دوای خۆی بتوانێت بە یەکیانەوە ببەستێ بە حکمەوەی هەر کەسێ کە بیرەوەریەکانی خۆی نووسێتەوە لە ڕوانگەی خۆیەوە دەینووسێتەوە و ئەزمموی خۆیەتی و بەشێکە لە حقیقەت ینی هەموو حقیقەت نییە ینی دەشێ دیاردەیەک بڵێن کارەساتێک ڕووی دابێ دەکەس لە بیرەوەریەکانی خۆیان دەباسی دەکەن بەڵام مەرج نییە یەکێکیان بتوانێت 100% بیپێچێ بەڵکو لەوانەیە خوێنەر لە خوێنەوەی ئەم دەکەسەوە حقیقەتی سەبارەت بۆ ڕووداوە دەست بکەوێ ئەمە قۆناغی یەکەم. بۆ نمونە کاک بەختیار عەلی مەسەن هەوڵی داوە لە ڕێگەی ڕۆمانەکانی و هەندێک لەوانە لەو شتانە تەوسیق بکە ئەوانەی کە لەسەر کیمیاباران و ئەنفال وەکو بەڵگەنامەیی دەستیان پێ کردووە مەسەلەن کۆمەڵێ بەرهەممان هەیە بەڵام هەتا ئێستا ئەمەی تۆ باسی دەکەی نەبۆتە پرۆژەیەک ینی نەبۆتە پرۆژەیە چ حکوومەت بایەخی پێ بدە چ دام و دەستگا ڕۆشنبیرەکان بایەخی پێ بدەن چ تاکەکان هەمووی ئەوەی کە بە پێویستی بزانێ بێنێ نەهامەتەکانی ئێمە بە زمانی نووسین بجێڕێتەوە اینجا ئەوە لە شاکارێکی ڕۆمانی یا ئەدەبیدا بێ یاخود لە ڕێگەی شعرەوە بێ دەشێت لە ڕێگەی فلیمێکی سینەماییەوە بێ دەشێت لە ڕێگەی کورتە فلیمێکەوە بێ و دەشێت لە ڕێگەی لێکۆڵینەوەیەکیشەوە بێ بەڵام کاتی ئەوە هاتووە ئەم مەینەتیە گەورانی بەسەر ئێمە هاتووە وەکو تۆش هێمات بۆ کرد هیچ کەم نییە لەوەی مەسەرن بەسەر یەهودیەکانە هاتووە بە جوولەکەکانە هاتووە لە سەردەمی خۆیدا یا بەسەر فەڵەستینیەکانە هاتووە لە سەردەمی شەستەکان و هەفتاکانە بۆیە کاتی ئەوە هاتووە ئێمە ئەمە بنووسینەوە چونکە مێژوو بەچی دروزە بێ خۆی مێژوو تەنیا ئەم ساتەوەختە دروستی ناکە بەڵکو ئەزمونونەکانی ڕابردوو لەگەڵ ئەو قەیران و گرفتانەی لە ڕابردوو ڕوویداوە تەنانە سەرکەوتنەکانی ڕابردوو ئەتوانی ئەمڕۆ داهاتوومان بنیاد بنێ تۆ ئەگەر هاتوو ئەمەد نەبوو ینی دابڕانێ دروست بووە لە بۆشایی ئاوەستاوی واتە ئەتەوێت ئیمڕۆ داهاتوو لەسەر بۆشایی بنیاد بنێ و ئەمەش وابزانام داهاتوویکی باشی نابێت. بەڵێ مامۆستا چۆن خوێنەر خۆی بپارێزێت لە توانەوە لە نێو قاڵب و بیرکردنەوەی نووسەردا زۆر جار خۆن خوێنەر لەم لەحزەیە کە کتێبێکی جەناب دەخوێنێتەوە یا کتێبی نووسەرێکی ترە خوێنێتەوە تەواو ئەکەوێتە ژێر کاریگەری بۆچوون و ڕەئیەکانی بۆونە نووسەرەوە لە کاتێکا لەوەچێ بەشێ لە بۆچوونەکانیش هەڵە و ناڕاز بن یان بۆونە زۆر باش بن هەندێکیان خراپ بن. چۆن خوێنەر وەکو جەنابەت فەرموو بە چاوێکی ڕەخنەگرانەوە یان بە شێوەیەکی سەربەخۆ و بڕوا بەخۆبوون ئەم کتێبە بخوێنێتەوە ئەوەی کە باشە و لەگەڵ خۆیان ئەگونجێ وەریگرێ ئەوەشی کە ناباش و نەگونجاوە ئەوەیان قبول ناکە. بەڵام بە جۆرە لە جۆرەکان لە نیمکوسان ئەوەی کە ئەیبینین خوێنەر بە شێوەیەکی گشتیە توانین بڵێن لە 100% دەکەوێتە ژێر قاڵب و بیرکردنەوە ئاراستەی نووسەرەوە. ئەمە لەوانەیە کاریگەریەکەی چەند هۆکارێ بێ یەکەمیان وەکو وتمان هەر کەسێکی پێویست بێت ئەچێ بەدوای ئەو خوێندنەوەیە دەگەڕێ ئەگەر هاتوو من لایەنە دەرونیەکەی خۆم توانیم لە ڕێگەی کتێبەوە وەڵام کتێبێکەوە وەڵامەکەی بدۆزمەوە لەو کاتەدا ئەکەومە ژێر کاریگەری ئەم نووسەرەوە یا لەوانەیە گرفتێکی سیاسی ئابووری لە وڵاتەکەما هەبێ کاتێ ئەچم بۆ لای کەسێک بەڵام بە عینەکی چاوی خۆم ئەی خوێنمەوە چکە جاری وا هەیە مەسەرەن من ڕەخنەگرم لە دەسەڵات یا ڕەخنەگرم لە ئۆپۆزیسیۆن کاچم کتێبێکە خوێنمەوە لەسەر ئەو بوارە بە دوای ئەو کتێبەیە دەگەڕێم کە من تێر دەکا
بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەوەی کە دەمەوێ بیکەم. بۆیە گرنگترینشت بۆەوەی کەسێک لەژێر کاریگەری باری دەرونی خۆی پێداویستیە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکانە نەکەوێتە ژێر کاریگەری نووسەرێکەوە ئەوەیە کە بزانێ حەقیقەت ڕێژەییە، یعنی واتە حەقیقەت نەهینی ئەم نووسەر نەهی ئەو نووسەر نەهی ئەو نووسەر مطلق نییە. ئەگە تۆ بۆ عەقڵە سەیرت کرد کە هەموو حەقیقەتەکان لای هەر کەسێ لەم کەسانە ڕێژەییە و ئەم ڕێژەیی بوونە بۆ خۆی ڕێژەیی بوونێکی گەورە دروستەکان نەک ڕەها، لەو حاڵەتەیە تۆ ناکەویتە ژێر کاریگەری نووسەرەوە. بەڵام ئەگەر هات و تۆ پێت باش بوو بۆ نمونە فڵان نووسەر باشترین نووسەرەوە لەو باشتر دروست نەبووە، تۆ پێشوەخت بڕیارت داوە، ینی بڕیارت داوە کە ئەبیتە موریدی ئەو، ئەبیتە ڕەونیە پەیڕەوکاری تێڕوانینەکانی ئەو. ئەو عەقڵە ڕەخنەگرانەیەی کە جەنابە باسی دەکەی بۆ خوێندنەوەی کتێب و منیش هێمان پێکرد، ئەمە بە پرۆسە و ئەزمون دروست دەبێ. هەموو خوێنەرە لە سەرەتاوە ناتوانێت عەقڵێکی ڕەخنەگرانی هەبێ، چونکە بۆ خۆی جارێ ئەبێ عەقڵی ڕەخنەگرانی تیا دروست بوو بێت لە هەموو کایەکانی تردا بۆی بتوانێت لە کایی خوێندنەوەشدا بەکاری بێنێ. بەڵام ئاسانترین شت وەکو چۆن دەڵێڵێ بۆ ئەوەی تۆ ئالوودە نەبیت دوورکەوەرەوە لە مادە هۆشبەرەکان یا ئالوودەکەرەکان. من لەم بوارەدا دەڵێم بۆ ئەوەی نەبیتە موریدی کەسێک یا خوێنەرێکی دیاری کراو بە ڕێژەیی بوون سەیری تێڕوانینەکانی ئەو بکە و وای دابنێ ئەمە بەشێکە لە حەقیقەتەکە لە شوێنی دیکەش هەیە. زۆر باشە. مامۆستا تەوەری بەرنامەکەشمر ئەوەیە کە کتێب لە سەردەمی قەیرانەکاندا ئەتوانێت چیمان بۆ بکە؟ ئێمە لە سەردەمی قەیراندا ئەتوانین کتێب وەڵام دەرەوەی هەندێک لەو کێشە و گرفتانە بێ کە لەلای ئێمە هەیە و لەلایەن سیاسەتمەداران و ئابووری ناسان و ڕووناکبیرانەوە وەڵامێکی مقنیع و باوەڕپێهێنەرم دەست ناکەوێت. ئەمە مەسەن لە بواری هینە دەشێ لەو کایانەی کە من خولیاییم بتوانێ هەندێ معریفە و زانین و زانیاریم بداتێ کە سوودمەند بێ بۆ ژیانی تایبەتی خۆم. لە سەردەمی قەیرانەکانە ئەبێ ئێمە وریای یەکشت بین لە خوێندنەوە بریتی نەبێت لە پاراستەمۆڵ، یعنی واتە خوێندنەوە ئەو ئینە نەبێ کەوام لێ بکا بمکا بە کەسێکی پاسیڤ، ینی کەسێ کە ئیرادەم تیان نەمێنێ، کەسێ بێ مادەم ئازارم هەیە حەبێک دەخۆم و ئازارەکەی پێدەشکێنم، بەڵکو نە خوێندنەوە بکەم بەو ئامڕازی ڕاچڵەکینە چۆن لە دڵی مرۆڤێکی دەدەن کاتێ دڵی ئەوەستێ، ئێمەش لە هەندێک لە ساتەوەخدا دڵمان یا مێشکمان دەوەستێ بیکەین بەو ڕاچڵەکینە ڕام چڵەکێنێ بۆ ئەوەی هەم سەبارەت بە خۆم باش بیر بکەمەوە، بتوانم مرۆڤ دۆستانە بژیم و بتوانم ژیانێکی ینی مرۆڤ دۆستانە بەسەر بەرم. لە هەمان کاتە لەگەڵ کۆمەڵگەیە وام لێ بکە بە چاوێکی کراوە سەیری کۆمەڵگەکە و قەیرانەکان و گرفتەکانی خۆم بکەم، لە یەک دیدگاوە سەیری نەکەم، بتوانم وەڵامم بۆ هەندێک لەو گرفتانە دەستکەوێت کە لە کۆمەڵگە ئایا سەبەب دەسەڵاتە، سەبەب چواردەورمە دەوڵەتەکانی چواردەورە، سەبەب عەبادیە، سەبەب گەندەڵیە، سەبەب حیزبەکانی کوردستانە وەنیە، سەبەب عەقیدە و بڕوایە، یعنی هەر یەکەی بە هۆکارە سەیری دەکا. سەبڕۆ لەگە هەر کەسێ دابنیشە ئەم ئەو تاوانبار دەکا ئەڵێ سەبەبی قەیران ئەوە. خوێنەر ئەبێ لەناو ئەو کتێبانەدا بگەڕێ بە دوای ئەو وەڵامانەی کە یارمەتی دەرێتی بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە، نەک وای لێ دەکا ببێتە کەسێکی پاسیڤ وردە و دەبپوچێتەوە و لەناو کۆمەڵگەدا بکەوێت، چونکە ئەگەر هەموو تاکەکان بەم ئاراستەیە بڕۆن ئەی گۆڕانکاری چۆن دروست دەبێ. ئێمە لە کۆمەڵگەیە چۆن دەتوانین دەست بەرین بۆ ئەوەی هەموو ئەو کێشانی کە من باسم کرد بتوانین چارەسەریکەین. بۆیە کتێب لە سەردەمی قەیرانەکان با ئیسپرین نەبێ، بەڵکو با بریتی بێ لەو ئامێرەی کە ڕامان دەچڵەکێنێ بتوانین حەقیقەتەکان وەک خۆی ببینین، نەک وەکو حەزەکەین بیبینین یا وەکو ئەوەی حەزمان پێ لە کەسانی ترا بیبینین. زۆر باشە. مامۆستا لەم هەموو خەم و ئازار و ناڕەحەتیە کتێب ئەتوانێت بەشێ لە گەشتبینی و ئارامی بۆ خوێنەر بگێڕێتەوە پێی بەخشێ؟ من بۆ خۆم بەبێ ئەوەی بشخوێنمەوە پێم وایە مرۆڤ هەمیشە ئەبێ گەشتبین بێ. چونکە تۆ مرۆڤ هیچ ڕێگەی چتری لەبەر دەمانیە. ئەگەر گەشتبین نەبی ئەبێ ڕەشبینی هەڵبژێری، بۆ ئەوەی ڕەشبینیش هەڵبژێری بتوانی بیکەی بە کولتور لە خۆتا، ئەبێ چەند ڕێگەیە بگریتە بەر، ئەبێ ئەو ڕێگانە بگریتە بەر کە پاسیڤ دەکا کە قبولی ئەمری واقع دەکەی. مرۆڤ بەبێ کتێبیش ئەبێ گەشتبین بێ، بۆ چونکە
کۆمەڵگە هەمیشە لە گۆڕانە بوو مێژووی مرۆڤایەتی ئەومان نیشانەدا ئەگەر قەیران و ساتە ناخۆشەکانی زەمەنی زۆری پێچوو بێ لە ڕۆژگاری کۆنا لەوانەیە 300 ساڵی پێچوو بێ نێگەی نەک لای ئێمە مەسەڵەن بڵێن 5 ساڵ و 6 ساڵ و 10 ساڵی پێچوو بێ بەڵام تەماشاکەین دوایەوە گۆڕانکاری لە ئەنجامی مرۆڤەکانی ناو ئەو کۆمەڵگەیە و چالاکیەکانیان و بیرکردنەوەکانیان گۆڕان ڕوویداوە واتە گۆڕان هەڕوو ئەدا گۆڕانکاری هەڕوو ئەدا بۆیە مرۆڤ پێویستە گەشتبین بێ بەڵام گەشتبینێکی ساختە نەبێ ینی گەشتبین نەبێ گەشتبینەکەی خۆی بداتە دەست کەسێکی تر بۆی جێبەجێکە گۆڕانکاری لە کۆمەڵگەیە ئەبێ هەمومان بە یەک دەستی یەکتری بگرین بتوانین گۆڕانکاری بکەین گۆڕانکاری بە تاقی تەنیا بەسەرەوە ناکرێ گۆڕانکاری بە شەقامیش ناکرێ وەکو ئێستا ینی تێڕوانینێک هەیە باز دەکرێت لەناو ئەجوای سیاسیە با شەقام بجوڵێنین تێگەی گۆڕانکاری بەوە دروست نابێ گۆڕانکاری ئەبێ بکرێتە کولتور ئەو بۆ خۆشی ئەبێ بکرێتە کولتور ینی واتە پێداویستی دیکەی هەیە بۆیە با ئێمە گەشتبین بین بەڵام گەشتبینێکی ساختە نەبین با دوورکەوینەوە لە ڕەشببینی ئەگەر لە ساتە وەختێکی شاتوشی ڕەشببینی بووین با بیکەینە کلیلی هەنگاونان بەرەو گەشتبینی بۆ ئەوەی بتوانین بەردەوامی بدەینە ژیان زۆر باشە مامۆستا بەشێ لە خوێنەرەکان گلەیی ئەوە دەکەن کە دوای تەواوکردنی کتێبێ وەکو جەنابیش تاماژەت بەوە کرد کە هیچ ئاسەوارێکی ئەم خوێندنەوەی لە مێشکیانە نامێنێتەوە کۆڵێ بیرچوونەوەیەک دێ بەسەر مێشکیانە کە ڕستەیەک پەڕەگرافێک یان ناوەڕۆکی ئەم کتێبە لە مێشکیان نامێتەوە ئەمە هۆکاری پەیوەندی بە چیەوەیە چۆن خوێنەر خۆی ڕزگار بکات لەم دیاردەیە ئەو کەسانی شتیان لەبیر نامێنێتەوە یەکێ لە هۆکارەکان لەوانەیە پەیوەندی بە زاکری مرۆڤەوە بێ هەر یەکێ لە ئێمە لە ڕووی فەسلەجیەوە توانایەکمان هەیە هەندێک کەس هەیە لە بیرچوونەوەی زۆرە واتە ئەبێ بۆ ئەوەی خوێندنەوە کاریگەری هەبێ لەسەر ئەبێ ئیش لەسەر میکانیزمەکانی تەرکیز بکە واتە ینی ڕوو بکاتە سەر ئەو میکانیزمانی وای لێ دەکات چۆن بیرهاتنەوە و بیرتیژی خۆی بەهێز بکە ئەمە یەکێکە لە هۆکارەکان هۆکارێکی ترەوەی کەواتۆ کتێبەکە و بە خێرایی خوێنێتەوە وانە ینی گرتوتە بەدەستەوە بە شەوێک تۆ 50 لاپەڕۆ خوێنێتەوە تێبینیەکە وەرنەگرتووە یەکەم جار خوێنوتەوە دووەم جار نهاتوویتەوە سەری لەبەرەوە تۆ ئەزانی وەکو چی وایە ینی وەکو وایە بچین پیاسە بکەین بچینە ناو باخێک تۆ توانی ئەو پیاسەیە لەم سەرەوە بۆ ئەو سەر بە خێرایی پیا بڕۆی کە هاتیتەوە تەنانەت گوڵێکی باخەکە و بیر نەکەوێتەوە درەختێکی جوانی باخەکە و بیر نەکەوێتەوە حوزێکی ئاوت بیر نەکەوێتەوە باڵندەیەکی ئەوێت بیر نەکەوێتەوە بۆ چونکە تۆ تێپەڕیوی پیایدا بەڵام هەندێک کەسی تر هەیە نە کە بە باخەکەیە تێپەڕێ ساتە وەختێک گەوەستێ سەیری درەختێکەکە سەیری باڵندەیەکەکە ینی کۆمەنیکیشن دروست دەکات لە بینی خۆیان بۆ ئەوەی ئەو بە بابەتی تۆی خوێنیتەوە لە بیرە نەچێتەوە پێویستی بەوە هەیە پەیوەندیکی توندوتۆڵ لەگەڵ کتێبەکەیە دروستکەی و بتانی ئەو میکانیزمانە بەکاربێنی واد لێ دەکا لە شتەکان تێبگەی ینی واتە وەکووتمان قەڵەمگرتن بەدەستەوە لە ناو کتێب شت نووسین جارێکی تەچوونەوە سەر کتێبەکە دوورکەوتنەوە لە عەقڵی پاڵەوان بازی زۆران بازی خوێندنەوە لەگەڵ هاوڕێکان تا من ئەم مانگە 5 کتێبم خوێنەوە یەکێکی ترەڵێ من دەم خوێنەوە بۆ ئەمەی مەکە بۆ ئەوەی بکە تۆ لە مانگێکا یەک کتێب خوێنەرەوە بەڵام ئەو کتێبە بتوانێت هەموو ئەو پێداویستانە و بداتێ کە بۆ مرۆڤ پێویستە لە کاتی خوێندنەوە زۆر باش مامۆستا شتێکی وام نەماوە کۆتا قسە و پەیامی جەنابەت چییە؟ دوا پەیامی من ئەوەیە یەکەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری و پەروەردە هیچ لەسەرەوە بکەن کەوا خوێندنەوە بکەن بە کولتور و بۆ ئەمە ئیشی لەسەر بکەن ینی هەڵمەتی ئیشکردن بۆ ئەمە بکەن خاڵی دوو داوا لە دایک و باوکەکان دەکەم وەکو چۆن شوکولاتەیە کە بۆ منداڵەکانی دەکڕن و هەندێک جار مەترسیدارە چۆن پلیستیشنێ بۆ منداڵەکەیان دەکڕن کە مێشکی وردە وردە ئەپوچێنێتەوە و تەنیا سەرقاڵی دەکا هەوڵ بدەن لە مانگێکە یەک کتێب ئەگەر بە 1000 دینار بە 2000 دیناریش بێ بیکڕن و بۆ منداڵەکانیانی بخوێنەوە بۆی لە ئێستا حەز لە خوێندنەوە بکەن چونکە وەلای ئەوانە وەتکا لە مامۆستاکانیش دەکەم ئەوانەی کە ئیمڕۆ جارێ حکوومەت نەخشەکەی نییە بۆ بە کولتورکردن ئەوان بتوانن مامۆستای پێشڕەو بن وەکو لە سەردەمی ئێمە کۆمەڵی مامۆستای پێشڕەو هەبوو لە 1970کانە ئەوان فێری خوێندنەوەیان کردین ئەوان هانیان نەداین بۆ خوێندنەوە هیوادارم مامۆستاکانی ئەم سەردەمەش قوتابیەکانیان فێری خوێندنەوە بکەن بۆ ئەوەی بتوانن خەڵکانی هۆشمەند ڕەخنەگر و ئاسۆفراوان بن بۆ داهاتوی خۆیان و کۆمەڵگەکەیان زۆر سپاس دەکەم مامۆستا زۆر سپاس زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەش داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بەگەشتنەوەیکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ